سڵاتان لێبێ خوێندکارانی ئازیز، هیوادارم هەموو لایەکتان باش بن. لاپەڕە دوو سەود و باسی کۆماری کوردستان و کاریگەری بەسەر ڕەوشی سیاسی کوردستان دەکەین و هەروەها ڕۆڵی پارتە سیاسیەکان. لە ڕۆژهەڵاتی کوردستاندا واتە ئێران لە ساڵی 1942 کۆمەڵەیەک بە ناوی کۆمەڵەی ژیانەوەی کوردستان ژێکاف لە شاری مەهاباد دروست دەبێت. ئامانجی سەرەکی ئەم کۆمەڵەیە بەدیهێنانی سربەخۆییە بۆ کوردستانی ئێران. لە 16 ئابی 1945 ئەم کۆمەڵەیە ئەگۆڕێ بۆ حیزبی دیموکراتی کوردستان و هەروەها چەند ئامانجێکی دەبێت. یەکەم، کوردەکانی ئێران لە چوارچێوەی سنووری دەوڵەتی ئێرانی ئۆتۆنۆمی واتە سربەخۆییان پێ بدرێت. دووەم، زمانی کوردی لە خوێندندا بەکار بهێنرێت و ببێتە زمانی فەرمی لە کاروبارە ئیداریەکان. و هەروەها بە پێی دەستوری ئێران ئەنجومەنێکی یاسادانان بۆ کوردستانی ئێران دابمەزرێ مافی سەرپەرشتی و چاودێریکردنی کاروبارە گشتیەکانی هەبێت. و هەروەها هەموو فەرمانبەرەکانی دەوڵەت لە کوردستان دەبێ کورد بن. پێویستە یەک یاسا بۆ جوتیاران و خانبووکەکان پەیڕەو بکرێت. مستەوەگەرکردنی دواڕۆژی هەردوو چینەکە. و هەروەها پارتی دیموکراتی کوردستان هەوڵ دەدات بۆ دامەزراندنی پەیوەندیەکی برایانە لەگەڵ ئازەریەکان و ئەو کەمەنەتەوەیانەی وەکو ئەرمەنی و ئاشووری کە لە ئازەربایجان دەژین. و هەروەها پارتی دیموکراتی کوردستان خەبات دەکات لە پێناو چاکردنی بارودۆخی ئابووری و معنەوی گەلی کورد لە ڕێگەی دۆزینەوەی داهاتە سروشتیە جیاوازەکانی کوردستان و پێشخستنی کوشتوکاڵ و بازرگانی و گەشەپێکردنی تەندروستی و خوێندن. دامەزراندنی کۆماری کوردستان، دامەزراندنی کۆماری ئۆتۆنۆمی ئازەربایجان لە 12 کانونی یەکەمی 1945 بە یارمەتی یەکێتی سۆڤیەت بووە کە ئەمە ڕێخۆشکەرە بێ بۆ دامەزراندنی کۆماری کوردستان لە 22 کانونی دووەمی 1946 لە مەهاباد. لە 11 شوباتی 1946 قازی محەممەد ئەوێ بە سەرۆک کۆمار. ئەنجومەنی وەزیرانیش ڕائەگەیەنرێت کە حاجی بابەشێخ سەرۆک وەزیرانە بێت، محەممەد حوسێن سەیفی قازی وەزیری جەنگە بێت، محەممەد ئەمین معینی وەزیری ناوخۆ بێت، لەگەڵ 11 وەزیری تر بۆ وەزارەتەکانی تر. کەسایەتی قاسی محەممەد کە لە بنەماڵەی قازیانی مەهاباد هەڵکەوتووە ڕۆڵێکی زۆری هەبووە لە کۆکردنەوەی خەڵکی موکریان لە دەوری کۆمارەکە. İran-Azərbaycan ilə qarşılıqlı yardım və dostluq müahidənaməsini bağladıqdan sonra öz vətənində demokratik dəyişikliklər etmək üçün Kürdistana qayıtdı. Qazi Məmmədin adı Kürd xalqı üçün azadlıq və milli istiqlaliyyət mübarizəsinin rəhberidir. Bu şəxs Kürdistanda hamının sevdiyi və möhtərəm saydığı bir simadır. Qazi və Kürd böyük, qüdrətli xalq nümayişinə çevrildi.
biz təyyarə meydanı əhatə ilə doluyuz. Öz nümayəndələrinə, öz milli hükümətinə olan yaxınlığını daha dərindən hiss edir. Elə dəqiqələr olur ki, adi sözlər müqəddəs bir an kimi səslənir. Peşəvərinin xalqdan ayrılarkən söylədiyi sözlər məhz belə sözlərdir. O, xalqın qazandığı istiqlaliyyət və azadlığı qorumaq üçün əlindən gələni əsirgəməyəcəyini söz verir. چەندە تەمەنی کۆماری کوردستان کەمە بێت بەڵام دەستکەوتێکی باشی ئەبێت. لە حەڤەی کانونی یەکەمی 1947 لە سەردەستی هێزەکانی ئێران کۆتایی بە یەکەم کۆماری کوردی لە مێژوودا هێنرا. بەڵام لەم ماوە کوردە چەندین دەستکەوتی ئەبێ یەکەم لەوانە کۆماری کوردستان هەوڵیدا کە بەپێی توانە سربەخۆیی لە کوردستان فراهەم بکات واتە بەدەستی بێنێ. لە پێناو ئەمەیە کۆمپانیای پەرەپێدانی کوردستان دامەزرا. ئەم کۆمپانیایە بە شێوەیەکی سەرەکی بە پاڵپشتی چینی باڵا دەوڵەمەندەکان لە مەهاباد دامەزرا. زمانی کوردی بۆ یەکەم جار بە زمانێکی فەرمی و منداڵانی کورد بە زمانی زگماگی خۆیان قوتابخانەیان بۆ کرایە و هەرچەندە سەرەتا مامۆستایانی کورد ناچار بوون بەزار فارسی بۆ قوتابیان وەرگێڕن. بەڵام پێش ڕووخانی کۆمار کتێبی کوردی بۆ قۆناغی سەرەتایی چاپ کرابوو. سێەم ڕۆژنامەگەری کوردی لە کوردستانی ئێران گەشەکردنێکی فراوانی بەخۆیەوە بینی. ئەوە بە ڕۆژنامەی کوردستان و گۆڤارەکانی گڕووگاڵی منداڵانی کورد و گۆڤاری هەڵاڵە و گۆڤاری هاواری نیشتیمان و گۆڤاری کوردستان لە سەردەمی کۆماری کوردستان بڵاو دەکرانەوە. خاڵی چوارەم ئێزگەیەکی ڕادوێ لە مەهاباد دامەزرا. هەرچەندە بەخشی لە پایتەخت و دەوروبەری تێپەڕی نەکردووە بەڵام گرنگی زۆری هەبووە. لەم ڕۆوەکە یەکەم جار بوو لە مێژوودا دەسەڵاتێکی کوردی ئێزگەیەک واتە ڕادوویەکی تایبەتی بەخۆی هەبێت. پێنجەم دامەزراندنی کتێبخانەیەکی نەتەوەی لە مەهاباد. شەشەم فراهەمکردنی چاودێریکردنی کۆمەڵایەتی بۆ هەتیوان و خوێندن بۆ هەردوو ڕاگەز. حوتام بۆ یەکەم جار ئافرەتی کورد لە ژیانی سیاسی و ڕۆشنبیریدا بەشداری کردووە. هەشتام بازرگانی لە گەشەکردندا بۆ بەرەو پێشەوە چووە. هەروەها ئەو هۆیانەی کە بوونە هۆی ڕووخاندنی کۆمارەکە باسەکەین لە کاتێکدا کە یەکێتی سۆڤیەت ڕۆڵی زۆری هەبوو لە دامەزراندنی کۆماری ئۆتۆنۆمی ئازەربایجان و کۆماری کوردستان. لەبەر ئەوە وەستاندنی یارمەتی بۆ ئەم دوو کۆمارەش کاریگەری سەرەکی ئەبێت لە ڕووخاندنی کۆماری ئازەربایجان لە سەرەدادا. کەواتە هۆکاری سەرەکی ڕووخاندنی کۆمارەکە ئەوەیە کە یارمەتی ئەوەستێنن بۆ کۆماری کوردستان. ئەم خاڵی یەکەمینە. هەروەها پشتگیریکردنی وڵاتە یەکگرتووەکان و بەریتانیاش لە دەوڵەتی ئێران هۆیەکی تری بەهێزی لە ناوبردنی کۆمارەکە واتە وڵاتە یەکگرتووەکان پشتگیریان لە ئێران کردووە و دژایەتی کۆمارەکە وەستاونەتەوە. هەروەها لە ساڵی 1946 هێشتا لەشکرێکی کارامە لە کۆمار دروست نەبوو بوو. ئەوە بووچەکی قورس و کەسانی مەشق پێکراوی وەکو پێویست نەبوون بۆ یەک کاتێک ئامادە باشی لەشکری ئێران بۆ هێرشکردنە سەر کۆمار ئاشکرا بوو. قازی محەممەد داوای لە هۆزەکان کرد کە جەنگی بەرگریکردن بکەن، بەڵام زۆربەی هۆزەکان پشتیان تێکرد. هۆی ئەمەش دەگەڕێتەوە بۆ لاوازی هەستی نەتەوایەتی لە نێو ئەو هۆزانەدا و
لە پاڵ ئەمەشدا خراپی بارودۆخی ئابووری هۆیەکی تری ڕووخانی کۆمارەکەیە. بەهێزی دیبلۆماسیەتی ئێران و کەم ئەزموونی سەرکردەکانی کۆمارەکە لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە هۆکارێکی تری ئەو چارەنووسە بوون کە تووشی کۆماری کوردستان بوون. چارەنووسی سەرکردایەتی و گەورە پیاوانی کۆمار لە دوای ئەوەی کە قازی محەممەد گەیشتە ئەو باوەڕەی کە توانای ڕووبەڕووبوونەوەی سوپای ئێرانی نییە، بە تایبەتی کە بارودۆخی نێودەوڵەتی بەگشتی لە بەرژەوەندی کوردان نەبووە، بڕیار ئەدا بۆ پاراستنی گیانی خەڵکی مەهاباد خۆی بەدەست سوپای ئێرانەوە بدات، واتە خۆی تەسلیمەکە، کەچی دادگای سەربازی ئێران قازی محەممەد و سەدری قازی و سەیفی قازی بە تۆمەتی خیانەتکردن لە دەوڵەت تاوانبار کرد. لە ڕۆژی سیوێکی ئاداری 1940 دا گۆڕەپانی چوارچرا لە مەهاباد لە سێدارەدران. کاریگەری کۆماری کوردستان بەسەر ڕەوشی سیاسی کوردستان لە ماوەی 11 مانگی تەمەنی کۆمارەکە ژمارەیەکی زۆری کوردی عێراق بە تایبەتی لە بارزانیەکان بە سەرکردایەتی مەلا مستەفای بارزانی ڕوویان کردە کوردستانی ئێران بۆ پشتگیریکردن لە یەکەمین کۆماری کوردی لە مێژوودا. بارزانیەکان باشترین هێزی چەکدار بوون لە جەنگەکاندا، تەنانەت دوایی خۆبەدەستەوەدانی قازی محەممەد لە بەرگریکردن بەردەوام بوون، بەڵام لە دوای تەنگ پێخەڵچنینیان لەلایەن حکوومەتەکانی ئێران، عێراق، تورکیا لە ساڵی 1947 لە ڕووباری ئاراس پەڕینەوە بوونە پەنابەر لە یەکێتی سۆڤێت. کۆماری کوردستان بووە مای ئومێدی کوردی هەموو پارچەکانی کوردستان. ئاڵای کۆمارەکە کە لە 3 ڕەنگی سوور و سپی و سەوز پێکاتوە خۆرێکی لە ناوەڕاستدا بووە، ئارمەکەشی بریتی بوو لە پەڕەم و چێک، سیمبۆلی زانست و کەلتور کە لە ناو خۆرێک چەقی بوو سێمبۆلی سەربەستی پەرژینەکەی لە گوڵەگەنم پێک هاتووە. ماوەیەکی زۆر دوای ڕووخانی کۆمارەکە ئەی کورددادەنرا، سرودی عێراقی لەو سەردەمەدا بووە سرودی نیشتیمانی، تاوەکو ئێستاش سرودی نیشتیمانی هەموو کووردە. هەر لەو قۆناغەدا دوای لە سێدارەدانی قازی محەممەد کورد هەڵوێستی مەلا مستەفای بارزانیان لەلا پەسەند بوو کە خۆی بەدەست دوژمنانی نەدا و لە ساڵی 1940 تاکو 1958 لە یەکێتی سۆڤێت وەکو پەنابەر مایەوە و لە ساڵی 1958 بەهۆی گۆڕانی بارودۆخی عێراق گەڕایەوە ئەم وڵاتە. خوێندکارانی ئازیز، لاپەڕە 208 پرسیارەکانی بەندی شەشەمی تێدایە، بەڕاستم بۆتان دادەنێم و ئێوەش وەڵامەکانی لە کۆمێنتا بۆم دانێن.